گەڵای جوان بەرومی جوان باش گەڵای ناشرین بەرومی ناشرین ئێستا بۆمانە سەلمێ بەڵێ من لێرە پێتەڵێم گەڵایە جوان باشە لەگەڵ سەری شێداری ئەرزەکەکە عەرزەکە شێدە بەڵێ با بەرومێکی شێداریشو بەمێ باشە با بڕۆین گەڵایەکی سوتاو گەڵایەکی سوتاو وەزەویەکی بێ ئاو بێشێ نەک بنەکەی ئاوی هەیە بەس ژێرەکەی بێشێ کەواتە بۆیە ئەڵم دارەکانەوێ بینیان تەڕبکرێ و شێ دروستکرێ ئەوەش بگری بەدەستۆ لە هەمان کاتا ئەمەش بۆڵەکەی دەی من خاوەنی ئەمە بم کە 250 دینار ناکە یا خاوەنی ئەوە بم کە 2000 دینارەکە هەر لە ڕێگەی شێوە بۆیە ئاخر چێکی دەستمان با دەرمان بێت دەرمان وانییە وا بکە لە بەرومێکی جوانیکە نا ئێمە گەرمانەوە بەرومێکی جوانمانە بێ ئەبێ لە ڕێی منتیقۆ بۆی بچین لە ڕێی ئەوە بۆ بچیت کە ئێمە هەوایەکی سووتێنەرمانەیە وشکمانەیە بێ هەواکە تەڕکەین ئەبێ خۆرێک تیشتی خۆرەکە باتۆ لە زەویەکی تەڕ و شێدار باتۆ لە میوەکە ئەگە دایۆ لە میوەکە وەختە دنکێتری ئاودار نەک دنکێ ترێیا هەناریا هەنجیری وشک فەرمو قەترە ئاو نییە وەرد سوتاویش